سڵاو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. ئەمڕۆ پێنجشەممە 24 مانگی ڕەشەمەی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ چواردەی مارسی 2024 زاینی ساڵحاتی مەرگی گەورەترین ژیری خاوەنبیر و زانا و فیلسوف، ئابووریناس، کۆمەڵناس، ڕۆژنامەنووس، شۆڕشگێڕ و بیرمەندی گەورەی مرۆڤایەتی کارل مارکسە. ئێمەشمان بۆنەوە ئەمڕۆ بەرنامێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە سەرنجشتانی بۆ بینینی ڕادەکێشم. فەرموون لەگەڵمان بن. 141 ساڵ بەر لە ئێستا ژیانی کارل مارکس، فیلسوف، ئابووریناس، کۆمەڵناس و ڕۆژنامەنووس، شۆڕشگێڕ و بیرمەندی گەورەی مرۆڤایەتی کۆتایی پێات. بەڵام مردن کاریگەری نەبوو لەسەر ئەوەی کە بیری و کارەکانی مارکس لەناو بچێت، چونکە لە دوای مەرگی مارکس تاوەکو ئێستا هەزاران پەرتووک لەسەر کار و ژیانی نووسراوەتەوە. مارکس لەناو کەسەکانیدا زۆر خۆشەویست بووە، بە تایبەتی فریدریک ئەنگلسی هاوڕێی کە بەشێکی گەورەی ژیانی ئەو بیرمەندە پێکدەێنێت. وەک هەموو خەڵکی ژیانی تایبەتی کارل مارکس دابەشە لە نێوان ساتە خۆش و ناخۆشەکاندا. با لێرە بچی لەسەر باسی تێۆریە کۆمەڵایەتیەکانی مارکس. تێورەکانی مارکس لەسەر کۆمەلگا لە نێوان ئابووری و سیاست خۆی دەبینێتەوە. ئەو گریمانی ئەوە دەکات کە هەموو کۆمەلگایەک بە ململانەی نێوان چینە کۆمەڵایەتیەکان پێش دەکەوێت، ململانەی نێوان خاوەنکار و کرێکار. مارکس بە توندی دژ بە سەرمایەداری دەوەستێتەوە و باوەڕی وایە سەرمایەداری ناهێڵێت کۆمەلگە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە بەرەو پێش بچێت. مارکس لە چواردەی ئازاری 1883 لە لەندەن ماڵاوای لە ژیان دەکات و لە گۆڕستانی هایگەیت بە خاک دەسپێردرێت. لە کاتی ناشنەکەیدا کۆمەڵێک زۆر لە خۆشەویستانی ئامادەی مەراسمی ناشنەکە دەبن، لەوانەش ویلیام لیبکنشێت و فریدریک ئەنگلسی هاوڕێی کە لەوێ لەسەر گۆڕەکەی مارکس دەخێک دەخوێنێتەوە. ئێستا دەقی گوتارەکەی فریدریک ئەنگلسی هاوڕێی مارکس دەخوێنینەوە. ئەنگلس دەڵێت لە چواردەی مارس کاتژمێر چارەک بۆ 3 پاشنیۆڕۆ گەورەترین بیرمەندی سەردەمی ئێمە لە بیرکردنەوە وەستا. تەنیا 2 دقە مارکسمان بە تەنیا جێش بوو. کاتێک گەڕاینەوە بۆ ژوورەکە بینیمان بە ئارامی لەسەر کورسیەکە خەوی دەکەوتوە. بەڵام ئەم جارەیان بۆ هەمیشە. مەرگی ئەم بیرمەندە خەسارەتێکی هێندە گەورەیە بۆ پرۆلیتاریای تێکۆشەری ئوروپا و ئەمریکا و بۆ مێژووی زانستەکان کە فراوانیەکەی هەرگیز لە ئەندازەگیری نایەت. بۆشاییەک کە بەڕۆشتنی ئەم بیرمەندە مەزنە دروست بووە زۆر بە خێرایی لە هەموو شوێنێک هەستی پێکرێت. وەکو چۆن داروین یاسای گەشەکردنی جیهانی ئۆرگانیک و بوونەوەری زیندوی دۆزیەوە، مارکسیش یاسای گەشەی مێژووی مرۆڤی ئاشکرا کرد. ئەم حەقیقەتە سادەی کە تا پێش مارکس ببوو بەژێر کێوێک لە ئایدۆلۆژیاوە، ئەم حەقیقەتە کە مرۆڤ بەر لەوەی کە بتوانێت باسی سیاست، معریفە، هونەر، ئاین و جیا لەمانەش بکات، پێویستە بخواتەوە، سەرپەنا و پۆشاک و هیترێ هەبێت. ئەمەی کە لەسەر بنەمای ئەو بەرهەمهێنانەی هۆکارە هەرە گرنگە مادیەکان و دەرەنجام هاوسەنگی نەشونمای ئابووری بەدەستهاتوو لەلایەن هەر کۆمەڵە خەڵکێکی دیاریکراوەوە لە هەر سەردەمێکی دیاریکراودا ئەو ژیربینانە پێکدێنێت کە لەسەر ڕووی ئەو دەوڵەت چەمکە حقوقیەکان، هونەر و تەنانەت بیر و باوەڕی ئەو خەڵکەش لەبارەی مەسهەبەوە گەشەیان سندووە و لەبەر تیشکی ئەم ڕووناکیەدا پێویستە هەموو ئەم شتانە ڕوون بکرێنەوە، نەک بە پێچەوانەوە بەو جۆرەی کە تا ئەمڕۆ کراوە. بەڵام ئەمە هەموو شتێک نییە. مارکس هەروەها یاسای تایبەت بە جوڵەی چاودێر بەسەر شێوەی بەرهەمهێنانی سەرمایەداری چرخی ئامادە و ئەم کۆمەلگا بورژوایەشی دۆزیەوە کە دەراوێشتەی ئەم شێوە بەرهەمهێنانەیە. دۆزینەوەی زێدەبایی لە ناکاو مەسەلەیەکی ڕوونکردەوە کە هەم ئابووری زانانی بورژوایی و ڕەخنەگەرانی سوسیالیستیش لە کاتێکدا بە شوێن دۆزینەوەی چارەسەرەوە بوون لە تەواوی توێژینەوەکانی پێشوویاندا لە ناو تاریکیەکدا
وەکو کوێر دەست و پێیانەکتە. دوو دۆزینەوەی لەم چەشنە بۆ یەک تەمەن بەسە. خۆشبەخت کەسێکە شەرەفی تەنیا یەکێک لەم دۆزینەوانی پێبرێت. بەڵام لە هەر زەمینەیەکدا کە مارکس دەستی داوەتە لێکۆڵینەوە و ئەو لە زەمینە گەلی جیاجادا تۆیژینەوەی ئەنجامداوە کە هیچ کامێکیان ڕووکەشی نەبوون لە سەرجەمی زەمینەکاندا، تەنانەت لە بواری بیرکاریدا دۆزینەوەی سربەخۆی بەدەستێناوە. ئەم بیرمەند و زانا گەورەیە ئاوا کەسایەتیەک بوو، بەڵام ئەمە هێشتا نیوەی وەسفی ئەو نییە. بەلای مارکسەوە معریفە هێزێکی دینامیکی و شۆڕشکێرانە بوو لە ڕووی مێژوویەوە. ئەگەر چی لای مارکس هەر دۆزینەوەیەکی نوێ لەم یان لە بواری معریفەی تێوریدا کە ڕەنگە هێشتا تەنانەت بەکاربردن و تەطبیقیشی بە تەواوی قابلی تەسەور نەبوو بێ، خۆشحاڵی فراوانی لێکەوێتەوە. کاتێک دۆزینەوەکان کاریگەری دەستبەجێ و شۆڕشکێرانەی بەسەر پیشەسازیەوە بەسەر گەشەی مێژوویەوە بە گشتی جێهێشت، شادیەکی بێوێنە و سەرتاپا جیاوازی هەسپێ کرد. وەکو نمونە، مارکس لە نزیکەوە چاودێری پێشکەوتن و دۆزینەوەکانی لە بواری ئەلکتریکیدا کرد و لەم دوایەنەدا بە تایبەتی کارەکانی مارسێل دەپرە. لەبەر ئەمەیە کە مارکس زیاتر لە هەر شتێکی دیکە یەک شۆڕشگەر بوو. ئەرکی واقعی مارکس لە زندگی خۆیدا ئەمە بوو کە لە هەر ڕێگایەکەوە پشتیوانی بە سەرنگونکردنی کۆمەلگای سەرمایه‌داری و ئۆرگانە دەوڵەتیەکانی خوڵقێنراوی بگەێنێت، هاوکاری بە ئازادی ڕزگاری پۆلیتارە بگەێنێت، کە مارکس خۆی یەکەمین دامەزرێنەری وشیاری بوو بەسەر ڕەوش و پێداویستەکانیدا و دروستکەری ئاگایی بوو بەسەر هەلومەرجی ڕزگاربوونیدا. خەبات و تێکۆشان عادەتی مارکس بوو، بە ئاستێک لە شور و شەوق، بە ڕادەیەک لە سەرسەختی و بە ئەندازەیەک لە سەرکەوتووی خەباتی کرد. کەم کەس بەرەو ڕووی ئەوێستایەوە. کارەکانی ئەو لە یەکەمین ڕۆژنامەی ڕاینی نوێ لە ساڵی 1842، ڕۆژنامەی بۆ پێشەوە پاریس لە 1844، ڕۆژنامەی ئاڵمانی بروکسل لە ساڵی 1847، ڕۆژنامەی ڕاینی نوێ لە ساڵی 1848 بۆ 1849 سەرڕای بڵاو کراوە و نامیلکەی پڕکاری بێژمار کارکردن لە ڕێکخراوگەلی پاریس، بروکسل و لەندەن و دەرەنجام تاجی سەری هەموو ئەمانەش دروستکردنی ئەنجومەنی نێونەتەوەیی کرێکاران، ئەمایان خۆی بەڕاستی دەستکەوتێک بوو کە دامەزرێنەرەکەی بە حەق ئەتوانێت شانازی پێوە بکات، تەنانەت ئەگەر هیچ کارێکی دیکەشی ئەنجام نەدابێت. و دەرەنجام مارکس لەو ڕۆژەوە کە بەرەو ڕووی زۆرترین هێرش و پەلاماری نەفرەت لێکردن و تۆمەتبارکردن و لە کەدارکردن ئەبوویەوە، کەسی یەکەمی سەردەمی خۆی بوو. حکوومەتەکان هەم شمولی هەم کۆماری ئەویان لە کشوەرەکانیان دوورخستەوە. بورژواکان بە محافزەکار و بە ئۆڵترا دموکراتیکەکانیشەوە لە پێناو بەدناوکردن و لە کەدارکردنی مارکسدا پێشبڕکەیان بوو. مارکس هەموو ئەم شتانی وەک داوی جاڵجاڵۆکە لا ئەداوە هیچ گرنگیەکی بۆ دانەئەنان و تەنیا کاتێک وەڵامی ئەدایەوە کە پێویستیەکی لە ڕاددەبەدەر ناچاری بکردایە. مارکس مرد لە کاتێکدا کە ملیۆنها کرێکاری شۆڕشگێڕی هاوڕێوازی لە کانەکانی سیبریاوە تا کالیفۆرنیا لە هەموو بەشەکانی ئوروپا و ئەمریکاوە لە قوڵایی دڵیانەوە خۆشیانەویست، دڵسۆزانە ڕێزیان بۆی دائەنا و بە لە دەستانیشی ئەسەفار بوون. و ئەگەر چی ڕەنگە نارانی مارکس گەلێک زۆریش بوون، بەڵام من بە بوێریەوە ئاڵنگاری دەکەم دوورە تەنانەت یەک دوژمنی کەسیشی هەبوو بێت. با لێرەدا باس لە سیخۆڕەکان چۆن باسی مارکسیان کردووە بخێنمەوە بۆتە. ئەو کاتەی مارکس بەرەو لەندەن دوور دەخرێتەوە، سیخۆڕەکان دەبێت راپۆرتی خۆیان بدەن لەسەر ژیانی ئەو پیاوە. ئەمەی خوارەوە نمونەی راپۆرتی یەکێک لەو سیخۆڕانەیە. لە هەژارترین و هەرزانترین گەڕەکی لەندەندا دەژیت. ئاپارتمانەکەی دوو ژووری هەیە. هیچ شتێکی پاک، هیچ کەرەستەیەکی قابلی بەکارهێنان لە ماڵەکەیدا نییە. هەموو شتێک شکاوە و دراوە. تەپ و تۆز لەسەر شتەکان نیشتووە. کتێب و گۆڤار و بڵاوکراوەکان لە هەموو شوێنێکدا پڕش و بڵاوبوونەتەوە و منداڵەکان لێرە و لەوێ و لەم شوێنەدا گەمە دەکەن. لێوی کوپەکان شکاوە. کەلوپەلی بەرگدووری هاوسەرەکەی لە گۆشەیەک، گەلێک کەوچکی پیس، بۆنی توندی تووتن چاوان ئازار دەدات. بەڕاستی دانیشتن خۆی ڕیسکە لەو شوێنەدا.
کورسیەکەی سێقاچیەیە ئەوەی دیکەی شتێکە منداڵەکان یاری پێ دەکەن. تەنانەت کاتێک کورسیت وەک میوان بۆ دادەنرێت دەترسی لەوەی پانتۆڵەکەت بدڕێنێت. بەڵام هەموو ئەمانە نابێتە ڕێگیر لە بەردەم ئەوەی هەردوو هاوسەر بە هاوڕێیانەترین و گەرمترین شێوە پێشوازیت لێ بکەنەوە باشترین ئەو شتانەشتان پێشکەش دەکەن کە هەیەە وەک تەمباکۆ پایپوهیتر دەچێتە نێو گفتوگویەکەوە ئەم هەژاریەی دەوروبەرت لەبیر دەکەێت و زۆر بە ئاسانی وەری دەگریت واتە تحملی دەکەیت. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بەرنمەیەکی تایبەت بوو بە بۆنەی ساڵهاتی مەرگی گەورەترین ژیری خاوەنبیر و زانا و فیلسوف ئابووریناس کۆمەڵناس ڕۆژنامەنووس شۆڕشتێڕ و بیرمەندی گەورەی مرۆڤایەتی کارل مارکس. هیوادارین کە بە دڵتان بوێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. هەر بژین بە شادی و کامەرانی کاتێکی خۆش.